ڕۆڵی ئێوە لە زانکۆ لە پەیمانگا لە ناوەندەکانی خوێندنە ئەبێ ڕۆڵێکی ئیجابی بێ ئەبێ ئێمە ڕێڕەوی زانکۆ ڕاستکەینەوە بەڕێزان ئەمڕۆ زانکۆ ناتوانێت وەکو پێویست پەیامی خۆی و ناتوانێت ئەو خزمەتەی کە بۆی دانراوە بە کۆمەلگا بیگەێنێ من لەگەڵ ڕێزمە بەڵام زانکۆکانی ئەمڕۆی کوردستانی ئێمە و لەوانەیە زۆرێک لە زانکۆکانی ناوچەکانی تریش وابێ ئەم دەردە کوشندەیە توش هاتبێ بەوەی کە زانکۆ زیاتر لە کۆگایەکی نمایشکردنی جلوبەرگەچێ زیاتر لە شوێنێکەچێ بۆ هوەری خۆڕازاندنەوە بۆ هوەری خۆجوانکردن بەڵام کەم جار زانکۆ ڕنگدانەوەی ئاستی زانستی تیا ڕنگەداتەوە کەم جار خوێندکار لەگەڵ ڕێزما بۆ ئێوە و بۆ هەموو خوێندکارانی بەڕێز بەڵام بەداخەوە کەم جار ئەبینی من دێها خوێندکارە بینم کە دێتە قاعی محاضرە قەڵەمی پێ نییە باشە ئەم بەڕێزە بۆ چۆ هاتووە بۆ ناوەندی خوێندن ئەگەر هاتووە خوێندکار چۆن بێ پێنووس هاتووە چۆن کتێبی منهەجەکەی پێ نییە چۆن دەفتەری پێعیبە بڵێن ئەمە خوێندکارە پێعیبە کتێبی زۆر جار پێیانەڵم ئەڵێم کاکە من مامۆسای بابەتەکەم جانتایەکم پێیە 7 کیلۆ قورسە ئەیشێنم لەگەڵ خۆما پێیشم عیب نییە جەناب بوو پێعیبە لیڤیکسێ بکەیتە بندسێ پێعیبە خەڵک بزانێت تەڵەبەی توێ خەڵک چۆن سەیرت کە بۆچی خوێندکار بوون بووە بە عیبە لە کۆمەلگای ئێمەیە بۆچی خەڵک لی شەرمەکە لە کاتێکا ڕوئەسای دەوڵەت هەیە شانازی بەوە ئەکاکە خوێندکارە لە زانکۆکانە من لەسەر کۆماری وڵاتانم بیستووە وتوێتی من شانازی ئەەکەم بەوەی کە تەڵەبەی دکتۆرام لایەزال لە فڵان جامیعە گەورەیە بۆ ئینسان خوێندکار بێ گەورەیە بۆ ئینسان بخوێنێ گەورەیە بۆ ئینسان خەریکی پرۆژەی فێربوون بێ پرۆژەی زانست بێ ئێمە لەو خۆڕازاندنەوەیە لە غەیری بەهەدەردانی کات شتێک کە ئیسفادە ناکەین لە غەیری کاریگەری خراپ لەسەر ناوەندەکانی خوێندن شتێک کە ئیسفادە ناکەین لە هەندێک وڵاتە کە سیستەمێکی تۆکمە و دامەزراویان هەیە بۆچی سیستەمی یەکپۆشاکی پەیڕەو ئەکەن بۆی خوێندکار کاریگەری گۆڕینی جلو بەرگ و شێوازەکانی خۆڕازاندنەوە نەبێ بە خولیا کاتی خوێندنی لێ نەگرێ تۆ یەک جل هەیە لەبەرێکی بۆ زانکۆ هەموو خوێندکارەکان هەمان جلیان لەبەرایە هەمان ستایلی جل ئەپۆشن و وەسائلی خۆجڕازاندنەوە و خۆجوانکردن بۆ ئەوێ مەمنوعە چونکە ئەم هۆڵانە هۆڵێکی پیرۆزن ئەم هۆڵانە بۆ پێگەیاندنی خەڵک دروست بوون ئەم هۆڵانە هۆڵی نمایشکردن نین ئەم هۆڵانە ڕووکەشی تیا ناخوێنرێتەوە ئەم ڕۆڵانە ناختیایە دەورە بینێ ئەم ڕۆڵانە خەڵکی تیا بنیاتەندێ کەواتە هەڵەیە ئەگەر ئێمە ناوەندەکانی زانکۆ و پەیمانگاکانمان ئەبەم شێوەیە نمایش پێکرد بۆیە ئەبینی ئاستی زانکۆ بەرەو داڕوخانە چێ ئاسی خوێندکار بەرەو خراپە ئەڕوا ساڵانە ڕێژەی کەوتن زۆرە بێ ڕێژەی هاتنە خوارەوەی نمرە زۆرە بێ ئەوانەی کە دەرئەچن عەتایان پێ نییە ناتوانن وەکو پێویست لە خزمەتی خەڵکا بن بۆچی ئێمە خەریجی ساڵەکانی پێشووتر زیرەکتر بوون کاراتر بوون سەرکەوتوتر بوون چونکە خوێندکار بە جددی هەممی خوێندنی هەبوو ڕاستە ئەمە تاکە فاکتەر نییە لەوانەیە فاکتەری تر هەبێ فاکتەری اقتصادی هەیە لەوانەیە سیاسی لە پشت بێ بەڵام ئەمانە هیچی پاساو نین بۆ ئەوەی کە گەنج واز لە پرۆسەی خوێندن بێنێ یا گەنج شلگیر بێ لە پرۆسەی خوێندنە هەر گەنجێک لە هەر ناوەندێکی زانکۆیا بێ لە هەر بوارێکا بێ بەڕێزان ئێمە بوارێکمان نییە بەدەر لە شەریعەی ئیسلامی ئێمە تەنها ئەوانەی کە خوێندکاری شەریعە و دراساتی ئیسلامی و دراساتی ئینسانی تەنها ئەوانە بەکاری شەرعیەوە خەریک نین هەموو ئەو بوارانەی کە گەنجێک تیا ئەخوێنێ هەموو ئەو بوارانە بواری شەرعین هەندەسە علمی شەرعیە طب علمی شەرعیە فیزیا علمی شەرعیە کیمیا علمی شەرعیە ئەحیا علمی شەرعیە بەڕێزان هەرچی بوار هەیە کە خوێندنە و خوێندەواریە و خزمەت بە بوارێک لە بوارەکانی ژیانی کۆمەلگا و پێشکەوتنی ئاستی کۆمەلگاکە ئەمانە هەمویان عیبادەتن بەبێ ئیستیسنا با هەمومان هەوڵ نەدەین خوێندکاری شەریعە بین نا هەر کەسێکمان لە هەر بوارێکا وەرەگیرین با لەو بوارەیە پسپۆر بین ئێمە پێویستمان پێیەتی ئیسلام پێویستی بە هەموو کەس زیاد نییە لە ئیسلامە هیچ اختصاصێک هیچ تایبەتمەندیەک بێ ئیش نییە بێ ئەرک نییە عولەمای ئیسلام کاتی خۆی پێش ئەوەی ئەم جیلە بێتە پێش ئەوەی ئەم وەزعە بەسەر دەوڵەتی ئیسلامیا بێ بە تایبەت دوای ڕوخانی خلافەتی عوثمانی عولەمای موسڵمان قسەیان لە هەموو بوارێکا کرد قسەیان لە فەلەکە کرد لە فیزیاء کرد لە کیمیا کرد لە طب کرد نمونەکانی وەکو ئیبن سینا نمونەکانی وەکو بەیرونی نمونەکانی وەکو عولەمای تری کە هەمان بوون لە هەموو بوارەکانە وەکو ئیمامی رازی ئەمانە
علەمای متەضەلیع بوون لە هەموو بوارێکە بۆیە هەڵەکەین ئەگەر ئێمە خوێندکارێکمان لە کۆلێجی هەندەسە بێ پێی وایە ئەو کاری ئەیکە عیبادەت نییە عیبادەتە ئاوەدانکردنەوە خوای پەروەردگار کە باسی ئەڕضەکە ئەفەرمێ وەستەعمەڕەکم فیها ئێوەی کردووە بە ئاوەدانکەرەوەی زەوی کەواتە زەوی ئاوەدانەکاتەوە ئەو برادەری کە لە هەندەسە ئیشەکە ئەو کەسەی کە لە طیب ئەخوێنێ ئەوە طبی ئەبدانە طب دوو طب بە طبی ئەدیان و طبی ئەبدانمان هەیە ئەو طبی ئەبدانە تەواوکەری طبی ئەدیانە ئەو کەسەی لە سەیدەلە ئەخوێنێ کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ئەو کەسەی کە لە زراعە ئەخوێنێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک چڵێکی بەدەستەوە بوو چڵەدارێکی بەدەستەوە بوو خەری بۆ قیامەت ئەهات با چڵەدارەکە بچێنێ کەواتە ئێمە لە هەر شوێنێک وەرگیراین لە زانکۆ و لە هەر تایبەتمەندیەکە خوێندمان با بە چامی عیبادەت سەیریکەین و هەوڵ بدەین لەو تایبەتمەندیەی خۆمانە پسپۆر بین کەسێکی پرۆفیشناڵ بین کەسێک بین پێمان وانە بێ ئێمە واز لە اختصاصەکەی خۆمان بێنین بچین دراساتی ئیسلامی بخوێنین بچین فقهی معاملات و فقهی عیبادات و فقهی اختصاصی تۆ نییە ئیسلام پێویستی بەوە نییە ئەم علومانە فەرضی کیفایەن کۆمەڵی خەڵک هەبێ لە علومی شەرعیە شارەزابێ بەسە ئەگەر لە علمی طبە دەوڵەتی ئیسلامی دوا بکەوێ علەما ئەفەرمون ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەگەر دەوڵەتی ئیسلامی لەسەر دروستکردنی دەرزیەک پەکی بکەوێ لەسەر دروستکردنی دەرزیەک پەکی بکەوێ کەسێک نەبێ لە ناو ئومەتی ئیسلامیە دروستیکە کە فەرضی کیفایەیە ئەگەر کەسێک نەبێ بەم فەرضی کیفایە هەڵسێ ئەبێ بە فەرضی عین ئەو کاتە هەموو ئومەتی ئیسلامی تاوانبارە بن لەبەرەوەی خاوەن پیشەیەک نییە کە دەرزیەک دروستکا بۆ ئومەتی ئیسلامی ئێمە ئێستا چیمان پێ دروست ئەکرێ هیچمان پێ دروست ناکرێ